خلاص بابا تجي أوايا أمن يكسر لي بسيارة كمية تنشير هذا الذي مدير هذه مدير الشغل وصلتوا أنا وصلت هو 11 دقيقة بس ويجي السلامة لكن لسه بس خلاص والله أنا نشوفه شيء أنا كشفه له هو بدين عقد سير بس ما نسير عقد ئێمە وەک فدراسیۆنی نێودەوڵەتی IFJ با هەمانگی لەگەڵ سەندیگا ڕۆژنامەنووسانی کوردستان ئامادە بووین لە شاری ڕانیە، شاری ڕافەرین، شاری پڕ ڕوشنبیر و ڕۆژنامەنووسان ئێمە دەبوا بە لە پێشی چەند ساڵ و چەند مانگ لێرە باینە وانیمان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو 2000 ڕۆژنامەنووسان تەدریب بدەین لە خۆری سەلامی پێشی ئامادەبوونی مە ئێستا لە ڕانیە جێگای دڵخۆشیە چونکە ئێمە لێرەینە ئەوروکا لەگەڵ مەجموعەیەک ڕۆژنامەنووسی دەڤەری ڕانیە جێگای دڵخۆشیە بەنسبەت ئێمە وەک ئەنجومەنی سەندیگا ڕۆژنامەنووسانی کوردستان هەر فدراسیۆنی نێودەوڵەتی توانیم بۆ ماوەی 2-3 ڕۆژ ئەو خۆڵەی پێناوی سەر سەلامەی پێشەی کە کۆمەرێک باوەڕبوودی تێدایە سەر بەواری سەلامەی تەندروستی سەلامەی شخصی کە مزاهرات بابەتەکان هەموو بۆ ئەوەیە چۆن بزانین خۆمان بپارێزین لە کاتی هەردوو تو تیژیەک ئەمە ئەوەی دیترمانی ئێستا لە ڕانیە لە شاری ڕاپەرین هەروەچی باسم کە جێگای دڵخۆشیە ئەم کۆمەلە ڕۆژنامەنووسانە و ڕوشەمێرانە کە لەو دەڤەرەینە وایە لێکردین کە بەردەوام بین لە سەردانی ئەم شارەوە ئێمە وەکو نووسیگەی ڕاپەرین سەرنکای ڕۆژنامەنووسانی کوردستان خولێکی دوو ڕۆژەمان لەگەڵ بە هەمانجی لەگەڵ فدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان بەڕێوە برد ئەم خولێکی تایبەتە بە سەلامەتی پیشەیی کە ڕاهێنان دەکات بە ڕۆژنامەنووسانی بن پرۆفشناڵ کە بتوان لە کاتی ڕۆماڵکردندا کۆیان بە باشترین شێوە بپارێزن و لە ڕێگەی ئەم خولەوە چەندین محازەری جیاوازیان وەرگرت ئەم خولانە کە بەڕاستی بۆ ڕۆژنامەنووسانی ئەم دەبەرە زۆر بەسوودن لەبەرەوەی کە ساڵانی پێشوو بە حکمیەوەی کە نووسینگە نەبووە نەتوانراوە خزمەتیان بکرێت بۆ ئێمە بەڕاستی و نووسیگەی ڕاپەڕین بڕیارمانداوە کە ئەم خولانە درێژیان پێ بدەین و خزمەتیان بکەین و هەر لەم خولەدا کە بەڕاستی لە ئاستێکی زۆر باش و وەرزدا بڕێ و چووە جەنابی نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەڕێز کاک ئازاد ئەم بە خۆشحاڵیەوە لەگەڵمان ئامادە بوو ئەمە بخۆی مایەوەیە کە ئەمە بەڕاستی سەندیکای ڕۆژنامەنووسان گرنگێکی زۆر تایبەت بە نووسینگەی ڕاپەڕین تا تو ئێمە دەستخۆشیان لێ دەکەین. سەرکار ڕۆژنامەنووسانی کوردستان باوەشی یەکێتی فیدراسیۆنی نێودەوڵەتی ئەمڕۆ خولیشی ڕۆژنامەنووسی بۆ ڕۆژنامەنووسانی ئەوە هەروەها ڕاگەیاندکارانی سنووری ئیدارەی ڕاپەڕین کردەوە کاخولێکی زەڕور و پێویست بوو بەتایبەتی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کە وەکو پێویست گرنگی نەدرا و خولی پێویست بۆ ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندکاران نەکراوەتەوە توانین بڵێم یەکەمین خولی پیشەییە کە بۆ ڕاگەیاندکارانی سنوورەکە دەکرێتەوە لێرەوە بە پێویستی زانم کە گرنگی زیاتر بدرێت بە ڕۆژنامەنووسان و هەروەها ڕاگەیاندکارانی سنووری ئیدارەی ڕاپەڕین کە کۆمەڵی ڕۆژنامەنووسی بەتوانای لێ سنوورەکە پێویستی با خولی و دەوراتی زیاترە بۆەوەی ڕۆژنامەنووسان بتوانن با شێوازێکی پیشەیی ڕۆماڵی کارەکانیان بکەن. دەژمێرم حتا 10 یەک چاوم لەسەر سینجیتی دەستم لەسەر سینجیتی وەکو دیارەکە لەم دەڤەری ڕاپەڕین زۆر کەمە خولی ڕاگەیاندن و پێشکەشکاریان ئەوانە کە گرنگی بە پەیامنێران بدرێت زۆر کەمە دەستخۆشی لە یەکەتی فیدراسیۆنی نێودەوڵەتی دەکەیت کە ئەم خولەی ڕێخسۆ وەکو دەبین لە ئێستادا لەم دەڤەرە لایەنی گرنگیدان بە ڕۆژنامەنووسان زۆر کەمە بۆیە داواکارین لە یەکەتی ڕۆژنامەنووسان کە ئەم خولانە زیاتر بکرێتەوە بۆ ڕۆژنامەنووسان و دەستخۆشی لە ئامادەکەرانی ئەم خولە دەکەین کە بۆ ماوەی 3 ڕۆژە لەگەڵمان ئامادەن. 29 مباشرة تماغوت كبوي دقري من كي يغضاو كذا